بە هیوای کاتەچی بە سوود خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە 156 لێرەش لەو لاپەڕەیە گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. ڕاهێنانی ئازاد باسی یاسای د یەکسانە بە جاران کەواتە دووری یان مەودا یەکسانە بە خێرایی جاران کات. هەمیشە د بە تەنیا و لەلایەکی دیکەش خێرایی جاران کات. ئەو یاسایە یان لەبەر دەکەین یان لە هەندێک جار یاسایەکە ئەوها وەکو ئێستا نووسرایتەوە دەنووسرێتەوە هەتا پێویست نەکا لەبەرکەی. ئەگەر تەماشای پرسیاری حەڤدە بکەم لێرە چ نییە وەکو دەبینین سێ گۆڕاو هەیە. یەکەم گۆڕاو دووری، دوایە خێرایی، پاشان کات. دووری خێرایی کات، دووری خێرایی کات. چونکە سێ گۆڕاوە، چونکە هاوکێشەیە، هەموو کات هەمیشە دەبی هیچ نەبی دوو لەو گۆڕاوانە بزانم پێدراوبی دەبی دیاربی. یان کات و خێرایی دیارە بەڵام دووری دیار نییە، یان خێرایی و کات خێرایی و دووری دیارە بەڵام کات دیار نییە، یان دووریەکە دیارە لەگەڵ خێرایی کاتەکەی بەڵام خێرایی دیار نییە. هەر ئەوها هیچی دیکە نییە. سێ گۆڕاوە دوویان هەیە یەکەچیان دەبی ئەمن ببینمەوە. بۆ وێنە لێرە پرسیاری حەڤدە دووریەکە دیار نییە بەڵام خێرایی هەیە 8 سانتیمەتر لە هەر چرکە لە یەک چرکە لە ئەوها دەخێنرێتەوە زۆریش گرنگە. پێوەرەکانی خێرایی دوو پێوەرە واتە یەکەچیان پێوەری دووریە، یەکەچیان پێوەری کاتە. دووری هەمیشە ملیمەتر و سانتیمەتر و دەسیمەتر و مەتر و کیلۆمەتر و میل و ئەوانە دوورینە. خێراییش هەمیشە سانتیمەتر لە چرکەیەک یان سانتیمەتر لە خولەکێک یان مەتر لە کاژێرێک یان میل لە کاژێرێک یان لە ئەوەیە. کاتیش چرکە و خولەک و کاژێر و ڕەنگە ڕۆژێک یان هەفتە ئەو شتانە. کاتیش بەو شتانە وەکو گوتمان چرکە و لێرە زیاتر چرکە و خولەک و کاژێرە. کاتە ئەوانە گرنگن. ئەگەر زانیمان لێرە سانتیمەترە لێرە دەبی بنووسین سانتیمەتر، نەتوانم بنووسم مەتر، ئەوە هەڵە دەبی. ئێستا ئەو پرسیارەی کوشی کارکەم دەچم یەکسەر ئەو یاسایی دەنووسم. پاشان کە یاسایەکەم نووسی ئەوجا لە جیاتی دانان چونکە ئەمن پیتی هەشتە لێرە پیتی ڕەش دەکەمەوە دەنووسم 8 جاران چ جاران 4 و 6. با بچیم زانین کو. پیتی د وەکو خۆی دەنووسمەوە یەکسانە با وەکو خۆی دەنووسمەوە. پیتی لا دەبەم دەنووسم 8 جارانی 4 و 6 چونکە کاتەکەشم 4 و 6. ئێستا تەنیا ئەو دوو ژمارانە لێک دەدەم هەتا بزانم دەکاتە چەند. دیسان دەنووسم د یەکسانە بە 8 جاران 6 48 8 جاران 4 32 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو 4 32 لەگەڵ 4 دەکا 36 بنووسم 36. ئێستا فاریزەکەی لە چێدانێم یەک خانە هەیە لە لای ڕاستی فاریزە
کەواتە ئەمنیش لێرانە یەک خانەی دادەنێن لە ڕاستی فارسە 36 و 8 بنووسم چ لە تەنشتی دەگەڕێمەوە تەمەشای خێراییەکەی دەکەم لێرە نووسرا شاوەی ڕاستی بی پێی ناوێ ئەمن زۆر خۆمان دیکەم دەنووسم سانتیمەتر چونکە لێرە ئەگەر نەنووسرا بە چونکە خێراییەکە بە سانتیمەترە دووریەکەش بە سانتیمەتر دەردەچی خێراییەکە بە مەتربی دووریەکەش مەترە خێراییەکە کیلۆمەتربی دووریەکەش کیلۆمەترە هەر خێراییەکە بەچبی دووریەکەش بەو پێوەرە دەردەچی دەنووسم سانتیمەتر لێرانە لێرە نا لێرە لە تەنشتی سانتیمەتر ئەوها سانتیمەتر دووریەکەی واتە ئەمن ئەگەر بە خێرایی 8 سانتیمەتر لە یەک چرکە بڕۆم بە 4 فاریزە 6 چرکە چەند دەڕۆم 36 سانتیمەتر دەڕۆم 36 سانتیمەتر ئەوە زیاتر سانتیمەتر زیاتر ئەوە ڕۆیشتنی مرۆڤ نییە زیاتر بزانە شتەشکەیە چ دەڕوا بەو خێرایی ئەوە تەواو بووم لێرانە لەو پرسیارەی دەنووسین لێرە ئەو ژمارەیە کە بەدەستمان هینایە لێرانە دەینووسین وچمە لای پرسیاری ژمارە 8 لێرە چییە هەمان یاسا دووری دەکاتە خێرایی جاران کات پێی ناوێت دووسێ جۆر فێر بم یەک جۆر فێر دەبم ئەو جۆرە هاوکێشە دووریەکەم هەیە بە کیلۆمەتر خێراییەکەم نییە بەڵام کاتەکەشم هەیە بە کاژێر واتە خێراییەکە کە دەردەچی بە کیلۆمەتر لە یەک کاژێر هەمیشە خێرایی لە یەک کیلۆمەتر لە یەک کاژێر مەتر لە یەک چرکە یان مەتر لە یەک خولەک یان میل لە یەک ڕۆژ یان لە یەک هەفتە بزانە یەک چماوە بە چیە کاتەکە بە چیە ئێستا دەچم پرسیاری 8 دووریەکە 44 کاتەکەش 2 فاریزە 2 ئەگەر ئەمن بینم یەکسەر دەبی بچم ڕێسا و یان یاسایەکەی بنووسمەوە دووری دەکاتە خێرایی جاران کات دووری دەکاتە خێرایی جاران کات لە جیاتی دانان لە جیاتی دووریەکەی دەنووسم 44 ئەوجە لە جیاتی خێراییەکەین هیچ نانووسم چونکە دەبی بەخۆم خێراییەکەی ببینمەوە جارانی کاتەکات کە دەکاتە 2 فاریزە 2 بوو 2 فاریزە 2 بەڵێ لێرەش نەبوو لێرە بوو 2 فاریزە 2 ئێستا چ دەکەم ئێستا بووە هاوکێشەیەک لای چەپی ئەو هاوکێشەیە پیتە نادیارەکە هەیە و ژمارەی 2 فاریزە 2 هەیە ئەمن هەتا ئەو هاوکێشەی شیکار بکەم دەبی ئەو پیتە نادیارە پیتی بە تەنیا ببینێتەوە هیچی لە دەور و بەر نەبی تەنیا ژمارە 1 کە ئەویش نانووسرێ چونکە لێرە 2 فاریزە 2 هەیە جارانی پیتەکە کرایە ئەمن کردداری پێچەوانە ئەنجام دەدەم واتە دابەشی هەردوو لای دابەشی 2 فاریزە 2 دەکەم هەتا پیتەکە بەتەنیا بمینێتەوە ئەوجە لە لای چەپ تەنیا 2 فاریزە 2 دابەش 2 فاریزە دەبیتە 1 واتە تەنیا 1 مایەوە نانووسم 1 دەنووسم ئەوها باوە لە لای ڕاست دەبی ئەمەن 44 دابەشی 2 فاریزە 2 بکەم چونکە لێرە فاریزە هەیە لە بەش دراو باشترین شت ئەوەیە هەردوو ژمارەکان سەرە و ژێرە جارانی دەی بکەم هەتا فاریزەکە نەمینێ ژمارەی خوارێ ژێرە ببیتە 22 هەتا ژمارەی خوارە ببیتە 22 سەرە و ژێرەی جارانی دەی دەکەم کەواتە ژمارەی سەرە دەبیتە 440 خوارەش دەبیتە ژێرەش دەبیتە 22 ئێستا زۆر ئاسانە 22 جاران دابەش 44
دابش 22 دەکاتە 2 کەواتە پیتی خێرایی یەکسانە بە 2 سفریش دابش 22 سفر کەواتە خێراییەکە 22. زۆر باوە کە خێرایی یان پیتەکە هەمیشە لە لای ڕاست دەنووسین لێرە کەتە چەپ کەواتە دەتوانم ئێستا بنووسم ئەو های بنووسم یەکسانە بە 20 ئاڵ و گۆڕەچی بکەم هەر کەسە هیچ ناگۆڕدرێت چ بنووسم 20 یەکسانە بە چ بنووسم یەکسانە بە 20 هەر یەکشتە ئەوها باوەکە پیتەکە نادیارەکە هەمیشە لە لای ڕاست دەنووسرێ هەمیش وا دەکەم ئەو جە پاشان دەنووسم پێوەرەکە کیلۆمەتر لە ئەوە لە ئەو هێڵە لاراواتە لە واتە دابش کیلۆمەتر دابش چ دابش کاژێر لە کتابەکەی دەنووسێ کاتژمێر بەڵام ئەمن دەنووسم کاژێر هەست دەکەم کاژێر وشەکی زۆر باوە باوترە باشترە گونجاوترە لە کاژێر چونکە لە کاتژمێر چونکە دەڵێ کاتژمێر 22 خولەک بەڵام 2 کاژێرم پێویستە هەتا بچمە شاری سلێمانی بۆ وێنە ئێستا ئەو پرسیارە تەواو بوو کیلۆمەتر لە یەک کاژێر کەواتە خێرایی هەمیشە وەکو بڵێ 2 پێوەری هەیە یەک نییە یەک پێوەریان هی دووریەکەیە پێوەرەکەی دیش هی کاتەکەیە خێرایی ئەگەر بە یەک شت بنووسرێ هەڵەیە بچمە لای پرسیارەکی دیکە پرسیاری 19 لێرە چ هەیە لێرە دووریەکە هەیە 162 فاریزە 5 کیلۆمەتر خێراییەکەش هەیە 65 کیلۆمەتر لە یەک کاژێر ئەدی چ نییە کاتەکە نییە کاتەکەش دەبینینەوە بە هەمان هاوکێشە پرسیاری 19 بە هەمان هاوکێشە دەتوانین کاتەکەش ببینینەوە چم بزانم لە چێ نووسیتم ئەو پرسیارە یان نەمنووسیە ڕەنگە ئەو پرسیارەم نەنووسیبی دەتوانم لێر بینووسم ئێستا هەمان ڕێسای یاسا و ڕێسای بەکاربین بزانم پێدراوەکانم چییە چم هەیە و چم نییە گوتمان لێرە کات نەبوو دووریەکە هەبوو دووریەکە بنووسم 162 لە جیاتی دووری لە جیاتی خێرایی چ بنووسم 65 وابزانم 65 کیلۆمەتر لێک لە جیاتی خێرایی دەنووسم 65 لە جیاتی کات هیچ نانووسم چونکە کاتەکەی دەبی بەخۆم ببینمەوە 2 پێدراوم هەیە زۆر ئاسانە کاتەکەی ببینمەوە چونکە دەبیتە هاو کێشە ئێستا لە لای چەپ پیتە نادیارەکە لەوەیە ژمارەیەکی لە تەنیشتە دەبی ئەمن ئەو ژمارەیە لای بم بیکەمە یەک کو لای دەبم ئەگەرە من هات و هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 65 کرد ژمارەکە لا دەکەوی لە تەنیشت نادیارەکە لە تەنیشت پیتەکە لە تەنیشت گۆڕاوەکە ئەو جە ئێستا لێرە 65 دابە 65 دەبیتە یەک جاران هەر کەواتە کاتەکە بە تەنیا ماوە ئەوە شتێکی زۆر باشە تەنیا دەنووسم لێرانەش چ دەکەم لە لای دەستی ڕاستم 162 فاریزە 5 دابەشی 65 دەکەم لێرە دابش کو دەکەم دابەشی دوور و درێژ واتە چ دەکەم دەنووسم تەمەشای 162کەی دەکەم لە دەستی چەپی لە لای چەپی 162 ژمارە یەک هەیە یەک دابە 65 نابی 16ش هەر نابی کەواتە 162 هەردووچی هەر سێکی دابەشی 65 دەکەم 66 دەکا 120 کەواتە ڕەنگە دوو هەبی ئەمن نووسیتم دوو جاران 5 سفرەکەی لە ژێر دووەکەی دەنووسم
دوو جاران 6 12 یەکیش 13. ئەوجا ئێستا 162 130 لێ بڕوە 2 سفری لێ بڕوە 2 6 سێ لێ بڕوە 3 یەکی لێ بڕوە 0 یان دەنووسم یان نانووسم کەیفی خۆمە. ئێستا چونکە گەیشتمە فاریزەکەی دەبی فاریزەکەی ببم دانێم لەسەرەوەش ئەلێرە ئەوجا ئەو پێنجەی پاش فاریزەی بینمە خوارێ داینێم لە تەنش 32کە دەبیتە 325. ئەوجا دابەشی 65 بکەم 5 هەیە 5 جاران 5 25 5 جاران 6 30 لەگەڵ دووش 32 325 کەم 325 دەکا 0 0 0 کەواتە 2 فاریزە 5 2 فاریزە 5 کاتەکە دەکاتە 2 فاریزە 5 واتە 2 کاژێر و نیو 2 کاژێر و 5 لە دەیە 5 لە دەی کاژێر ئەگەر 10 کاژێر بی نیو واتە 2 کاژێر و نیو دەتەنشی دەنووسم کاژێر لە کتابەکەی دەنووسن کاتژمێر بزانە بپرسە لە وانە بێژەکەت بزانە کاژێر باشە کاتژمێر ئەوەی باشە ئەوی بنووسە بەڕای مامۆستاکەت ئەمە دەنووسم کاژێر واتە خولەک نییە کاژێرە لێرە نووسرایە کاتژمێر کاتژمێریش هەڵەیە بێگومان بەڵام هیچ کێشە نییە. ئەوە بەو جۆرەی تەنیا ئەو یاسایی بزانم دەتوانم هەرچ پرسیارەکەبی لەو بابەتەی لە مابەینی دووری واتە ماوە و خێرایی و کات هەرچ پرسیارەکەم بێ بەهۆی هاوکێشە چونکە ئەمن دەزانم هاوکێشەی شیکارکەم دەزانم پرسیاری لەو جۆرەش شیکارکەم. بچمە لای بگۆڕە بۆ پلەکانی فارنهایتی وەڵامەکەت لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە. لێرەش زۆر ئاسانە تەنیا دەبی یاسای گۆڕینی پلەی گەرمی فارنهایتی لە فارنهایتی بۆ سەدی یان بۆ پلەی سێلسیۆس و بە پێچەوانەوە پێویستمە تەنیا یەک لەو یاسایانە لەبەرکەم. ئەویش یاسای بزانم بچم پرسیاری 50 پلەی سەدی لە چێ چاکم کردیە 50 پلەی سەدی تەنیا ئەو یاسای فێر بم بەسە یەک جۆرە ئەویش لە لای ڕاست واتە فارنهایت یەکسانە بە 9/5 جاران پلەی سەدی کۆ 32 ئەوە یاسایە ئەمە ناتوانم هیچی لێ بکەم ئەو یاسایە هەیە بۆ گۆڕینی پلەی گەرمی لە پێوەرێک بۆ پێوەرێکی دیکە. لە زۆر وڵاتان فارنهایتی بەکاردێنن وە لە زۆر وڵاتانیش پلەی سەدی یان سێلسیۆس بەکاردێنن. ئەمە لە کوردستان پلەی سەدی بەکاردێنین. ئێستا ئەمن چەندم هەبوو فارنهایتم دەبی سەدیم هەبوو دەوی بیکەمە فارنهایت واتە فارنهایتم نیەواتە لە لای پیتی دەبی ببینمەوە کەواتە دەنووسمەوە یەکسانە بە 9/5 خوێندکاری ژیر لە جیاتی 9/5 ئەگەر هەست بکەی کەرتە و خۆش نییە دەتوانی بنووسی 1 فاریزە 8 هەمان شتە. هەندێک کەس ڕەنگە حەزیان لێ بنووسن لە جیاتی 9/5 بنووسن 1 فاریزە 8 ئەو جارانی پلەی سەدی بکەین ئەوە دەگەڕێتەوە سەر هەوەسی خۆت. 9/5 وەکو خۆی دەنووسمەوە جاران 50 هەبوو 50 پلەی سەدی ئەوجا کۆی دەنووسمەوە لەگەڵ 32 واتە هیچم نەکردنیا پیتەکەم لا برد ژمارە 50 لە جیاتی دانا لە هەنگاوی دووەم ئەوجا دەبی ئەمن ئەوەی بزانم کە ئەو 50
کە ژمارەیەکی تەواو جارانی کرد دەکەم دەبی ئەمن بزانم ژمارە تەواوەکە هەمیشە تەنیا جارانی سەرەی کەرتەکەیە و هەمیشە دابەشی ژێرەی کەرتەکەیە واتە ئەمە لێرە پەنجای دابەشی پێنجی دەکەم بەڵام جارانی نۆی دەکەم کامە کردداری زوو بکەم ئەگەر توانیم دابەشەکەی زوو بکەم ئاسانترە ئەگەر نەمتوانی یەکەم جاران دەکەم ئەو جا ئەنجامەکەی دابەشی ژێرەی دەکەم ئەوە دەگەڕێتەوە سەرخۆ هەردووچی دەبی ئەمن لێرە هەمیشە ئەگەر کرا دابش دەکەم لێرە ئەمن پەنجای دابەشی پێنجی دەکەم دەکاتە دا واتە پێنج هیچ نەماوە هەر یەکە لە خوارێ لە هەنگاوی دووەم سێەم ببورن دیسان پیتەکە دەینمە خوارێ ئەو جە ئێستا نۆ جاران دەی دەکەم نۆ جاران دەش زۆر ئاسانە دەکەن نەوەت کۆیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ 32 وەکو خۆی دەینمە خوارێ هیچ پەلەپەلی ناکەم هەنگاو بە هەنگاو لۆی دەچم ئێستا زۆر ئاسان بوو هاوکێشەکی زۆر ئاسانە دیسان فەکەی دەنووسمەوە یەکسانە بە ژمارە نەوەت کۆ 32 سفر کۆ 2 هەردوو نۆ کۆ سێش دەکات 12 پلەی فاهرنهایت پلەی فاهرنهایت 122 واتە 50 لە سەدی دەکاتە 122 لە فاهرنهایت ئەوە تەواو هەر ئەوها ئێستا بچم بزانم گەیشتمە چێندەر بێگومان لێرە پرسیارەکان هەموو وەکو یەکن شیکارەکەشیان هەمان شتە تەنیا ڕەنگە جاران و ژمارەکان جیاواز بندەنا هەمان پرینسیپە هەمان یاسایە هەمان ڕێسایە هەمان بیرکردنەوەیە بزانم پرسیاری 21م شیکار کردیە یان نەم کردیە پرسیاری 21 لێرانە وابزانم وەکو خۆی زۆر ژمارەم نووسیتەوە کە هەمیشە هەیە ئەو ژمارانە ئەو ژمارەی نییە ئەویش لێرە ئەو پێنجەی بنووسمەوە ئەو جارێ پلەی 37 پلەی گەرمی 37 دەیکەمە فاهرنهایتی ئێستا چونکە 37 لێرە دابەش نابی بەسەر پێنج بە بێمانەوە ئەمە لێرە مەجبورم 37 جارانی سەرەی بکەم جارانی نۆ کەواتە 37 جارانی نۆی دەکەم دەکاتە 66 بابچم وا بزانم لێرە جارانم کردیە بە تەنیا بزانم لێرە 37 جارانی نۆی کرد یەکەم جار بە جارانی کەین بە یەکەوە نەوەک 37 جاران نۆ زۆر ئاسانە 9 جاران 7 63 سێ جاران 9 جاران سێ 27 لەگەڵ 6 27 28 29 30 31 32 33 تەواو بووە 33 ئەو جا کە 37 جارانی نۆی کرد ئێستا 333 دابەشی چ دەکەم دابەشی ئەو پێنجەی دەکەم کە لە ژێر نۆیەکە هەیە ئەوجا 333 دابەش 5 سێ دابەش 5 نابی 33 دابەش 5 کرد دەکا 6 چونکە 6 جاران 5 دەکا 33 سی لێ بڕوە سێ دەمینێتەوە سێکەی دیژدەی مەخوارێ ئەوەی سێ یەکەم سێی لای دەستی ڕاست دیسان 33 دابەش 5 دیسان دەکا 6 دیسان 6 جاران 5 دیسان دەکا 30 ئەو جارەش سی لێ بڕوە هەر دەکا سێ ئەو جارەی ناچارم فاریزەک دانێم چونکە تەواو ژمارەم نەما کە فاریزەکەی لێرە دادەنێم لە تەنش شەشەکەی سفرەکیش زیاد دەکەم لۆ سەیەکەی دەبیتە 30 دابەش 5 ئەو جارەی دەکا 6 جاران 5 30 هیچ نامێنێتەوە کەواتە ئێستا زانیم 9 بەسەر 5 جارانی 37 دەکا 66 و 6 لەدا ئەو جە ئێستا هەردوو ژمارەکان 66 و 6 لەدەی کۆ دەکەمەوە لەگەڵ 32 فەکەی دیسان دەنووسمەوە یەکسانە بە ئەو 32
چا دەکەم چونکە فاریزەی لەگەڵ نییە فاریزەکی دادەنێم لەگەڵ سفرێک ئەوزە 6 کۆ دەکەمەوە لە لای ڕاست دەست پێ دەکەم 6 کۆ سفر هەر 6 فاریزەکەی دەنووسمەوە شەشەکەی یەکان خانە یەکان کۆ 2 دەکاتە 8 شەشەکەی یەکەم لە لای چەپ کۆ 3 دەکاتە 9 کەواتە 98 فاریزە 6 لە 10 پلەی فاهرنهایت لە کتابەکەش هەڵەیان نووسیە فاهرنهایت بەداخەوە. ئەوەش تەواو بوو ئەو جارەی بێمە لای پرسیاری 22 پلەی 100 خوێندکاری ژیر لە پلەی سەدی ئەوەش دەبیست 200 ئاو دەکوڵێ بزانین لە چەندی فاهرنهایت ئاو دەکوڵێ چونکە لە سەدی لە پلەی 100 ئاو دەکوڵێ. پرسیاری چەند بوو؟ 22 دێمە لای پرسیاری 22 ئەگەر 100 پلەی سەدی دەکاتە چەندی فاهرنهایت. ئەویش زۆر ئاسانە ڕێسا و یاسایەکەم بەخۆم یاسایەکەمان نووسیەوە ئەوجا دیسان فاهرنهایت نییە واتە پیتەکەی وەکو خۆی دەنووسمەوە 9 بەسەر 5 وەکو خۆی جارانی سەدی دەکەم لە جیاتی پلەی سەدی ئەوجا کۆ دەنووسمەوە وەکو خۆی 32 دیسان پیتی یەکسانە بە ئەو جارەی چونکە دەتوانم 100 بەشی 5 بکەم بەش دەکەم کورتکردنەوە هەیە 100 چەند 5 لە 100 هەیە بەش 5 دەکاتە 2 سفرەکەش بەش 5 دەکاتە سفر واتە کردیە 20. ئێستا لەو هەنگاوای 9 جاران 20 9 جاران سفر هەر سفر 9 جاران دووش 18 کۆ وەکو خۆی دەینمە خوارێ هیچ پەلەپەلم نییە لە هەنگاوی پاش ئەوەی کۆیان دەکەمەوە ئەوجا پیتی یەکسانە بە سفر کۆ 2 8 کۆ 3 11 یەکیش کۆ 1 دەکا 2 واتە دەکاتە 212 فاهرنهایت 212 فاهرنهایت ئاو دەکوڵێ ئەگەر لێیان پرسی ئەوە دەزانی ئاو لە چ پلەچی فاهرنهایت دەکوڵێ کوڵانی ئاو. بچمەوە لای پرسیارەکان بێگومان هەموو پرسیارەکان بەو چەشنەی دەتوانین چاکەین ئەمن نازانم چەند لەو پرسیارانم شیکار کردیە با بچم تەمەشاکەم بزانم 95شم شیکار کردیە یان نەم کردیە. پرسیاری 23 بزانم شیکارە کەواتە من چم کردێ لێرە تەنیا هەمووی یاسایەکەم وەکو خۆی نووسیتەوە تەنیا پیتی دەگۆڕم بە 95 جارە 95. ئێستا ئەمن دەتوانم 95 بەشی 5 بکەم دەکرێت چونکە هەردووچیان خانەیەکانیان 5 کەواتە 9 بەش 5 یەکەم جار 5 بەش 5 یەک هیچ نامێنێتەوە 9 بەش 5 دەکا 1 4 دەمێنێتەوە چونکە 9 کەم 5 دەکا 4 چارەکەی لە تەنشت 5ەکەی دادەنێم لە لای چەپی دەبیتە 45 بەش 5 دەکا 9. ئێستا ئەمن دەبی 9 جارانی 19 بکەم 9 جاران 9 81 1 دەنووسم 9 جاران 1 9 لەگەڵ هەشتیش دەکاتە 9 8 دەکاتە 17. ئێستا لە هەنگاوی بێگومان کۆ 32 وەکو خۆی دەینمە خوارێ لە هەنگاوی پاش ئێستا 170 کۆ دەکەمەوە لەگەڵ 32 1 و 2 دەکا 3 7 و 3 دەکا 10 1 و 1 دەکا 2 203 لێرانە 100 کردێ 212 95 کردێ 203 پلەی فاهرنهایت. ئەوەش ئەوە بزانم پاشیوی وا بزانم ئیدی
پرسیارەکەی دیکەم دروست نەکردیە 32 دیارە لە جێیەکی ئەو 32 هەبووە ڕەنگە ناشزانم زۆر هەبووە یان نەبووە 32 پلەی سەدی چەند دەکات چەندی فارەنهایت ئەوەش بێگومان زۆر ئاسانە دەتوانی خوێندکاری ژیر شیکاری ئەو جۆرە پرسیارەش بکەی ئەگەر ماوەت هەبوو. هەمان ڕێسا و یاسای بەکاردەینم بۆ پرسیارەکانی دیکەش بەڵام ئەوەش لاوانەی داهاتوو بەجارێ لێرە بێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەی داهاتوو هەر بشی.